بۆ یەکەمین جار لە سەر ئاستی عێراق تیپێکی کچان هاوشانی کوڕان بەشدارن لە خولێکی باسکەی فەرمیدا. لە پاڵەوانێتی باسکەی ناوەند و یانەکانی شاری سلێمانی و دەوروبەری کە بۆ 5 تیپ ئەنجام درابوو، ژیمار کابەری 4 تیپی کوڕان دەکات. دکتۆر ڕزگار ڕاهێنەری ئەو ڕێکخراوەی باسکەی کچان دەڵێت لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە کچان بەشدار بن لەم جۆرە خولانەدا. ڕێگە پێدراوە ئاساییە، بەڵام لە هەموو ئیتیحادێکە حڕیەت هەیە بۆ ئیشکردن. بۆ نمونە لە هەنێ ئیتیحاداتی عالەمیە بوتڵی سێفیسێکرێ بۆ فیعات عمری 2 کچ بە 2 کوڕ دانێن، 4 یاریکەرە 2 کچ بە 2 کوڕ بوتڵاتەکرێ کچ و کوڕ تێکەڵا. من لە ئەمریکا بووم زانکۆی تێنەسی کە کچانن لە بوتڵی جامعاتی ئەمریکا بەشدار بوون لەگەڵ کوڕان یاریانە کرد، یاری دۆستانیان لەگەڵ کوڕانە کرد، یاری فەرمیان لەگەڵ کوڕانە کرد، بوتڵی ڕوباعیانە کردەوە، چوارینە ئەچوونە ناوی بۆەوەی ئاسی کچەکان بەهێزکەن بۆی لە کچ بەرنەوە. ئەم خوتەی ئێمە لەگەڵ ئیتیحادی عێراقیە، من و کوڕاهێنەری هەڵبژاردەی عێراق لە ساڵی پارەوە بۆمان دەرکەوە ئەم تیپە بچێتە دەروی وڵات ئەدۆڕێ بۆ ئەوەی ئاستی باشکەین. پێویستمان بە خولێکی بەهێزی کچانە. لە عێراق ئەم خولی بەهێزی کچانە نییە، خۆتەزانی هەر لە ژیمایە کچان هەیە، تقریبا پوکاوەتەوە باسکتبۆڵی کچان. بۆ ئەوەی ئەو بۆشایە پڕکەینەوە پێویستمان بۆ بوو بەشداری پاڵەوانتی کوڕان بکەین. دەژڵێت جیاوازی نییە لە نێوان توانای کچەکانی من و یاریزانە کوڕە لاوەکانی یانەکان. مریشێڵێ nothing is impossible، هیچ شتێ مستحیل نییە. ئەلبەتە جیاوازی هەیە، وەکو پێم وتی ئەمانە ڕێژەی تەمەنیان 14 ساڵە، ئەوان گەورەترن، ئەمانە بگەنە تەمەنی ئەوان لەوانەیە لە کوڕی 16 ساڵ بەرنەوەکو چۆن ئەوان ئێستا لە ئێمە بنەوە. لە ڕووی فسیۆلۆجیەوە جیاوازێکی ئەوتۆ نیە، تەنها مەسەلەی حەوزی کچ ئافرەت پانترە لەبەر مناڵبوون بۆ خۆتانەوەزانن. ئەجینا غێری ئەوە وەکو لایانی جەستەیی، وەکو لایانی سایکۆلۆژی، وەکو لایانی کۆمەڵایەتی هیچ کێشەیەکی نییە. ئێمە ئەم پلانی کە دامان ئەمڕۆ بە خۆت بینی وردە دەخەریکە بەرهەمەکەی چنینەوە لەگەڵ کوڕایەکەی کێبڕچەی کوڕەکەی خەریکە لێ ئەبەیتەوە. ئەوە گرنگە بۆ ئێمە و گرنگ نییە بۆ ئێمە بەتەنیا، گرنگە بۆ هەڵبژاردەی عێراق، گرنگە بۆ هەڵبژاردەی کوردستانی داهاتوو. لە یاریەکەدا بە هێزی و توانای کچان بەرچاو کەوت کە شان بەشانی ئەوان خاڵیان تۆمار دەکرد و نزیک دەبوونەوە لە یەکسان بوون و بدنەوە. بەڵام لە کۆتاییدا کوڕانی ناوەندی سلێمانی توانیان بە جیاوازیشی کەم و 4 تاک واتە 54 بە 50 خاڵ یاریەکە ببەنەوە. کچە یاریزانێکیش دەڵێت جیاوازی نییە لە نێوان توانا و هێزی ئێمە و کوڕان. بەدڵنایەوە فەرقی کوڕ و کچ نییە، ئەتوانن منافسەی بکەن. بەڕێ ئێمە منافسەیەکی بەقوت بوو، بەڵامە بێ خۆمان حەزرکەین بۆ یارەکانی داهاتوو بۆیە منافسەی زیاتر بکەین. یەکەم جار ئیحساسێکی قورس بوو، بەس دوایی ئەوە شتێکە بێتە سەر ڕاتین. سلێمانی کاتێک گوێبیستی ناوەکەی دەبین هەمیشە پێشەنگە. لە بواری وەرزشیشدا ئەوە تانێت تاکەیانەکەی کچانی عێراق و کوردستان و سلێمانی کە هەمیشە لە ناو یاریگا و هۆڵە داخراوەکاندا ئەوان نازناوی پاڵەوانانی کچان بەرز دەکەنەوە. ئەمە شاهیدی ئەو گەورەی و مەزنی ناوی سلێمانیە. ئەم کچانش بە توانا و گەورەوی و لەهاتووی ئاستە بەرزەکەیانەوە ئەو سەلماندنیان پشت ڕاست کردوتەوە. محەممەد حسەین گەلی کوردستان سلێمانی